پێویستە چۆن لە ماڵەوە ئاگەی لە ماڵەکەی خۆی دەبێت پاکوخاوێنی ماڵەکەی ڕادەگرێت پێویستە کە هاتە دەرەوەش پاکوخاوێنی شینگە و دەرەوە بپارێزێت. کاتێک سەیران دەکەم لەگەڵ عایلەکەم پاشماکان خۆمان دەکەین ناو عەلاگەوە و هیوادارم هەموو تاکێکی وچی من یان هەر زگوردێک کاتێک دەستە دەرەوە یعنی ڕێز لە عایلەی بەرامبەر بگەێت ڕێز لەو ئەوان بگەیت کە لە دەوروبەرینە یان دەنجی تەنزیلەکەی زۆر بڵند نەکە ینی کارێک چوا بکە ینی هەم خۆشیەکەی خۆی بکە هەم بەرامبەرشی بێزانەکە. کوردستان سروشتێکی زۆر جوانی هەیە و حەق وایە پاکوخاوێنی زۆر بەڕاستی ئیش لە پاکوخاوێنی ژینگەی کوردستان نابکرێت بۆ ئەوی نەبێتە هۆی پیسکردنی و هەر بە پاشی بمێنێتەوە. پێویستە هەموو کەسێکە چووە سەیران ئەو شوێنە بپارێزێت کە لێی دانیشتووە چونکە تۆ لەوانەیە لە هەفتەی داهاتوە بیتەوە پێویست ناکە ئەو شوێنە پیس بکەیت و شوێنەکە وا لێ بکەیت کە جارێکتر نەتوانیت تۆ بیتەوە بۆ ئەو شوێنە و شوێنەکە بێتە شوێنێکی پیس. هەر کەسە و ئەو پەروەردەی ماڵەوەیەتی ئەگەێنێتە دەرەوە لە دەرەوە تۆ چی بکەیت خەڵک بۆ چاوە سیرتەکە وازانێت تۆ لە ماڵی شەوە کە خۆت ئەچی بۆ دەرەوە دیانەکە دیزانات مەکە بێزاری مەکە دەنگی تەنزیلی مەدەیە بەماوەکانی خۆت خەکەوە لە علاگێکنی لێ داینێ ئەگەر پێشت ناکە لەگە خۆشی بێت دەتوانانی لە لایەکی داینێ هەتاوەکی نیشتمانی هاوڵاتێک هاوڵاتی تێت خانیە کاتەوە و